ئەمە وامان پێپیشان ئەدا کە دائیمەن ئینسان تەماشای دوای ئەوە بکە هەنێ شتێ خوا ئەیزانێت تۆ نایزانێت بۆیە خوای تەعالا لە کۆتایی ئاەتەکە فەرمێ والله يعلم وأنتم لا تعلمون زۆر شت هەیە خوا ئەیزانی ئێوە نایزانن ئافرەتێک لە شوێنێکا نووسی بووی ئەم بەسەرهاتەی من بەسەرهاتێکی حەقیقیە یعنی ڕاستە وتی من گەنج بووم کەسێکی نزیکی خۆم هاتە داوام زۆریش پێخۆشحاڵ بووم ئەویش زۆر پێخۆشحاڵ بووم مارەی بڕی پێش گواستنەوە من تووشی ئازارێکی زۆر توند هاتم بردمیان بۆ دکتۆر دوای فەحس و ئەوانە دەرکەوت کە من ڕەحمم لەت بووە مناڵدانی لەت بووە و دوای هەندێک تحلیلات و ئەوانە دکتۆرەکە پێی وتم وتی تۆ مناڵت نابێت تەواوی تریانی دوویانیش ببی مناڵەکەت لەبار ئەچێ و مناڵت نابێت وتی طبعا زۆر زۆر زەحمەت بوو لە لام چونکە ئێمە خۆشیمان ئەنوان لە حاڵەت مارە بڕینا و ئەڵێ ڕۆژانە دەستگیرانەکەم وێنەی بۆ ناردم لە ڕێگای واتس ئاپۆ کە ژووری خەوتنەکەمان ئابەم شێوەیە و ڕەنگی پەردەکان ئاوایە و ماڵەکەمان ئاوا ڕازێنینەوە ئەوڵێ زۆر یعنی چاوەڕوانی ئەو ڕۆژە من کە بمگوازێتەوە ئەمە زۆر سەدمەیەکی قورس بوو بۆ من و لەوەش قورستر ئەوە بوو چۆن ئاگاداری ئەو بکەمەوە چۆن پێی بڵێم حاڵەتێکی ئەبەو شێوە هەیە ئەڵێ تەلەفۆنی بۆ کردم وتی وەزع چییە چی بوو وتم واللهی هاوردم و بردم و ئەمانە و لە ئەخیرا وتم واللهی دکتۆرەکە واڵێ نەتیجەکان فەحسەکان واڵێ وتی چاوەڕوانی بووم کە ئەویش مووقفێکی ئیجابی هەبێ هیچ نەبێ یعنی دڵم باتەوە وتی دەی وەڵا منیش بە تۆ ڕازی نابم و مۆبایلەکەی داخستە سەرما و محاولەم کرد لە ڕێگاکانی تریشەوە هینی لەگەڵا بکەم وتی هەر هەمووی بلۆک کردم و دایخستمەوە وتی وا مەزانی گاڵتە ئاکات یعنی یا هەر وەکو هینێکم لەگەڵاکە وتی دوای 3 ڕۆژ لەوەی کە پەیوەندی بە هیچ شێوەیەک هەموو پەیوەندەکانی بچڕان وتی وەرەقەی تەلاقەکەشی بۆ ناردم بۆ ماڵەوە زۆر قورس بوو لەسرم زۆر ناڕەحەت بوو زۆر غەمبار بووم وام ئەزانی ئیتر وە کۆتایی ژیانمە دایکم زۆر دڵی دامەوە و خێری تایە و کەس نازانێ خێر لە چیایە ئەمە خێر لە چیا بێ ئاخر دای ئەختر ئەوە دیارێتر ئەمە خێری تیان نییە خێر لە چیا بێ وتی پاش 6 مان 7 مان کەسێکی تر هاتە داوام نەیەزانی بە مۆزعە بەم فەحس و فحوساتە وتم جوایی کەن بەهر ینی نێتە داوام من بە تەمانی متر نێرد بکەم و ئەمانە چونکە حاڵەتەکەی من بەم شێوایە ئەڵێ باوکم وتی ئێدانچە لەگەڵ یا شتەکەی بۆ باسکەتر یا کابرا ڕازیە بێ یا ڕازی نابێ ئەڵێ بە ئیلحاحی باوکم دانیشتم لەگەڵ یا و پێم وت ها یەکەم قسە وتم من حاڵەتەکەی من ئاوایە ئەڵێ پێکەنی وتی جا دکتۆر با دکتۆر بۆ خۆی قسە بکە کەس نازانێ قەدەری خوا چۆنە ئەمجا من کە بە تۆ ڕازیم بە هەموو شتێکی تۆ ڕازیم ئەڵێ زۆر سیرما دوام مەزانی ینی سوحبەتم لەگەڵاکە بەڵام دوای ئەوە دەرکەوت زۆر بە جددیەتی و جاری دووەمیشەم هاتەوە و زۆر بە جددیەوە المهم وتی ناچاری کردم منیش ڕازی ببم و خواستمی پاش ماوەیەک دوو گیان بوو زۆر دڵمان خۆش بوو زۆر منیش دڵم خۆش وا مەزانینە بەڵام لە 6 مانگان مناڵەکە لەبار چوو وتی کارە ساتێک بوو بۆم دەرکەوت کە قسەی دکتۆر هەمووی تەواوە لەو مەوزوعە وتی زۆر دڵی دامەوە زۆر دڵی دامەوە مێردەکەم وتی جاری دووەم پاش ماوەیەک هەم دوو گیان بووم وتی لە نزیکی مناڵبوونە ئەم جارێکی تر لەبار چوو وتی مووقفەکە ئەمەنە قورس بوو لەسرم وتی ئەو هەر دڵیە دامەوە بەڵام نەمەزانی لە دوای ئەوەی کە من بخەوم و شەوان و ئەوانە ئەو هەڵەسێ شەو نوێژی ئەکا و دوعام بۆ ئەکا وتی حتا ئەوەنە تەئسیری تێکرد بوو هەستمە کرد ئەویش زەعیف بووە یعنی پێوە دیار بوو ئەوە نەخۆی ماندووە کرد لە دوعاکردن و پاڕانەوە وتی پێم وتم بۆ وا خۆت عەزیەتە دەیت و دیارە توش خەفەتە خۆیتوانە وتی نه من هەبەس خەفەت بۆ تۆ خۆم بۆ تۆ خەفەتە خۆی ئەگینا من هیچ مشکلەیەکم نییە ئەڵێ پاش ماوەیەک خوای تەعالا جارێکی تر هەم دوو گیانی کردنیەوە ئەم جارە پیاوەکەم زۆر مراعاتیە کردم حد نەیەڵە هەڵسم لەسەر جێگە
خۆشی بەردەوام خزمەتی مەکرد تا خوای تەعالا گەیاندیە کاتی مناڵ بوون الحەمدولillah مناڵ بوو و مژدەکەش دەو ئەڵێ هەر نەمانەوە فەحسیش بکەین بزانم مناڵە کچە کوڕە چۆنە ئەمانە لەوەی کە ئەترساین لەبار بچێت ئەڵێ دوای ئەوە خوای تەعالا پێیداین دوو مناڵ بە یەکجا کوڕ و کچێک بە یەکجا خوای تەعالا دڵی خۆش کردین زۆر زۆر دڵخۆش بووین پاش ماوەیەک بۆم دەرکەوت لە ڕێگای خزم و کەس و کارەکانەوە کە ئەو کەسێک کە داوای منی کرد یەکەم جا و ڕەفزی کردم لەبەرەوەی من مناڵم نابێ و فەحسەکانم بەو شێوە دەرچوون ئەڵێ ژنێکی هێنا بوو دوای 3 و 4 ساڵ لەوەی کە مناڵیان نابوو فەحسیان کرد دەرکەوت کەوا ئەو پیاوە نەزۆکە و مناڵی نابێ ئەلێرا سوژدەم برد بۆ خوای پەروەردگار وتم یا ڕەبی خوایە نەک لەبەرەوەی دڵم خۆشە کە ئەو مناڵی نابێ وتم یا ڕەبی خوایە شکر بۆ تۆ ئەگەر من شوم بکرایەتە ئەو پیاوە تەحملی ئەوم ناکرد مناڵم نەبێ بەڵام خوایە خۆت چاکی لێ ئەزانی خۆت باشی لێ ئەزانی کەس نازانێ خێر هاوە چیەوە خۆشەویستەکانم